بابەتی وەرگێڕان کۆمەڵە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و بێگومان لە زمانێکەوە بۆ زمانی دایکی خۆت ئەتوانێت سوود و تایبەتمەندی و زانست و زانیاری بە تۆ بگەێنێ و لەمان کاتیشا گرنگی زمانی دایک تا چەند گرنگە و گرنگی ئەدەبیات خۆی لە چیا ئەبینێتەوە. ئەزانی کە لە ماوەی 25 ساڵی ڕابردووە کە ئەزانین زنجیرە کتێبێک لە بوارە جیاوازەکاندا کە پرۆژەیەک بوو زانکۆی ئۆکسفۆرد خستە بواری جێبەجێکردنەوە بوو ئەوەی کە بتوانێت ئەم زنجیرە کتێبانە هەم کورت هەم پوخت بێ. ئەم بابەتەوە کات کە خوێنەر زیاتر بۆ لای خۆی ڕابکێشێت و بتوانێت زانیاریەکانیش بە باشی و بەزووی بکات لە هەموو بوارە جیاوازەکانە. بۆیە ساڵ بە ساڵ پێشکەوتنی بەخۆی و بینی و توانراوە کاری لەسەر بکرێ. کوردانی خۆشمان لە ناو بنیاخ و لە دەروی وڵاتیش بنکاریان لەسەر ئەم بابەتانە کردووە بە تایبەتی وەکو زمانی دایک، بە تایبەتی وەکو ئەدەبیات، بە تایبەتی ئەو بابەتانەشی کە زۆر گرنگ و نییە لە نێو کتێبخانەی کوردیە تۆ بتوانی جارێکتر کاری لەسەرکەی. دوو بابەتی زۆر گرنگەیە کامڕۆ کاری وەرجێڕانی بۆ کراوە لە بواری زمان و لە بواری ببورن دەرمان لە بواری هەمان خۆراک کە هەردووچی زۆر بابەتێکی گرن و ڕۆژانە ئێمە بەرکەوتنمانێ لەگەڵێ. خۆراکێکی تەندروستت هەبێ پێویستت بەوە نییە کە تۆ چارەسەر و دەرمان وەربگری، کەواتە ئێمە چۆن توانیمانە ئەم هۆشیاریانە بێنین و ڕێنمایەکان جێبەجێگەن ئەمەش پێویستی بە زانیاریە. قساکەین لەسەر ئەم دوو کتێبەی کامڕۆ لە بەردەستی ئێمەیە کە وەرجێڕاوە و لە هەمان کاتیشە باسی زمان و ئەدەبیات دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکەژان قادر وەکو وەرجێڕ و مامۆستا هەرێم عوسمان وەکو نووسەر و ماستەر لە بواری ئەدەبیات و زمانی کوردیە. ئەگەر بفەرمون. بەیانیتان باش، زۆر بەخێر بێن. بەیانیتان باش، بەخێر بن سەرچاو. بەخێر بن سەرچاو فەرموون. مامۆستا هەرێم بەخێر بن. بەخێر بێ سەرچاو. سەرەتا بە لە بەرلێ بچینە لای کتێبەکان و بچینە لای کاکەژان با باسێکی گرنگی زمان بکەین لە زمانی دایکەوە دەست پێ بکەین و دواتر ئەگەر زمانێکی پارە و زمانێکی پارێزراومانە بوو ئەتوانین ئەدەبیاتی خۆشمان بە ڕێزکەیەکی باشترا بەرین. با لە زمانەوە دەست پێ بکەین. گرنگی زمان خۆی لە چیا بینێتەوە؟ بەیانیتان باش، باش بەیانی بینێران باش. دیارە بابەتی زمان بابەتێکی ئەجگار گرنگە. ئەمەش پەیوەندی هەیە بەوەی کە هەر لە سەرەتای بیرکردنەوەی مرۆڤایەتیەوە یەکێک لە پێناسەکانی مرۆڤ کە بۆ مرۆڤ کراوە ئەوەیە مرۆڤ ئاژەڵێکی خاوەن زمانە. لەبەرەوە شوناسی بوونی ئینسان لەسەر زمان وەستاوە و مرۆڤ هەر کاتێک بێوێت گزارش لە بوونی خۆی بکات، لە هەستەکانی خۆی بکات، لە بیرکردنەوەکانی خۆی بکات، لە جیهانی دەوروبەری بکات، پێویستی بە زمانە. لەبەرەوە زمان بەهایەکی گەورەی هەیە بۆ دەرخستنی بوونی خۆمان، دەرخستنی ئەم جیهانەمان و دەرخستنی ئەو دیوە پەنهانەی کە لە ناومانە حزوری هەیە و ئامادەیی هەیە چۆن دەرکەوتی ئەکەین بۆ بەرامبەرەکەمان، چۆن ئەیخێنە ڕوو. لەبەرەوە ئەو دیوە شاراوانەی ناو ئینسان لە ڕێگەی زمانەوە دەرکەوت ئەکەن و خاڵێکی ترکە زمان گرنگ ئەکات یاخود ئەیکا بە بابەتێکی گرنگەوەیە کە بواری گفتوگۆ و پەیوەندیەکان ئەڕەخسێنێت. ئێمە لە ڕێگەی زمانەوە ئەتوانین لە یەکتر تێبگەین، پەیوەندیەکانمان ڕۆشن بکەینەوە و هەڵە تێگەیشتنەکانیشمان دیسان هەر لە ڕێگەی زمانەوە ڕۆ ئەدات و هەر لە ڕێگەی زمانەوە ڕازەکرێتەوە. لەبەرەوە هیچ کات ناتوانین لە زمان دەرچین بۆ هەموو ئەو پێداویستیانەی کە بوونێکی ئینسانی پێویستێتی. ئەمە جگەلەوەی کە پەیوەندی نێوان شارستانیەتەکان دیسانەوە هەر لە ڕێگەی زمان و وەرگێڕان و ئەو گفتوگۆ هەزریانە ڕۆ ئەدات کە زمان بۆمان ئەخەنە ڕوو. بۆیە داهێنانەکانی ئینسان بەبێ زمان بەبێ خستنە قاڵبوو چوارچێوی زمان ئیمکان و ئەگەری نییە، هەتا تەنانەت ئەو داهێنانانش کە ڕەنگە بۆ منە ڕاستە و خۆ زمان بەرکەوتی نەکات بۆ منە لە تاقیگەکانە ڕۆ ئەدات، بەڵام دوجار ئەوە زمانەکە ئەگەری گەیاندن ئەخاتە ڕوو. زۆر باشە. کاکەژان وەکو وەرگێڕی هەردوو کتێبی تەندروستی خۆراک و دەرمان کە ئێستا لە بەردەستی ئێمەیە، تا چەند ئەم کتێبە کە ئێستا لە بواری خۆراکە بە تەواوەتی هەموو هاوسەنگەکان و هەموو خۆراکە تەندروستەکانی تایە ڕوونکراوەتەوانم کە خوێنەر خوێنێتەوە بتوانێت سوودێکی تەندروستی هەبێت. بەڵێستیانیتان باش و سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە. باسکردنی خودی ئەم کتێبانە بۆ من گرنگیان لەوە سەرچاواگری کە هاتوونەتە دەرەوە لە باسکردنی مێژووی پزیشکی. بۆ نمونە کاتێک مێژووی پزیشکی باس لە یۆنانەکان و سەرچاواگرێت لە هیپۆکرات و گالینۆس و تاوەکو دێتە
جیهانی ڕۆژهەڵات و ئیبن سینا و ئیبن ڕۆژد و کۆمەڵێک لە زانایانی تر و بڵاوبوونەوەی تاعون لە جیهانی ڕۆژ ئاوا ئەمە سەرەتایەکە لێ مێژووی پزیشکی بەڵام گرنگی ئەم کتێبانە هەم کتێبی خۆراک و زیاتریش کتێبی دەرمان گرنگیەکان لەوەیە کە دێنە سەر باسکردنی تیۆرەکان واتە لە بری تەنها باسکردنەوەی کە مێژووی پزیشکی و دەرمانزانی لەکوێ سەرچاوی هەڵداوە نووسەر بەتوانا و لێهاتووی خۆی هەوڵەدات ئەو مەسەلانە شی بکاتەوە کە پەیوەندیان بە جەستەی مرۆڤ و بە خودی پەرەسەندنی ئەمەوەی بە تایبەت لە کتێبی دەرمانە نووسەر هەوڵەدات سەرنجمان ڕابکێشێت بۆ کۆمەڵێک بابەتی جۆرە و جۆر لە باسکردنی کارکردنی دەرمانەکان لە لەشی مرۆڤ ئەو هۆکارە تەکنیکی و ئەو سیستەمە تەکنیکی و ئاڵۆزانی کە پسپۆڕانی بواری دەرمان کیمیاگەرانی گرنە بەر بۆ پەرەپێدانی دەرمانێکی نوێ و خستنتر ڕووی لە بازارە پاشان کۆمەڵێک مەسەلەی فرەجۆری تر لە بابەتی کتێبی خۆراکە باسکراوە کە گرنگیەکی زۆری هەیە بۆ خوێنەر و بێگومان ئەم کتێبانە ئەگەر باس لەوە بکەم کە پێم وایە ئەم کتێبانە بۆ کۆمەڵێک کەس نووسراون کە بۆ نخبەیەکی دیاریکراوی کۆمەڵگا گرنگ بێت هەم کتێبی دەرمان هەم کتێبی خۆراک چونکە پێم وایە تێگەشتن لەم کتێبانە بەبێ بوونی باگراوندێکی زانستی ڕەنگە قورس بێت چونکە بێگومان کتێبێک لەلایەن زانکۆی ئۆکسفۆرد و نووسرابێ و بەم چەشنە تا ڕادەیەک ئەبێت قوڵای وەربگرێت کە لەلایەن کەسی مختص و کەسانی پسپۆڕەوە ئەم کتێبانە نووسراون بەڵام من پێم وایە ئەم کتێبانە سەرەتا دەرفەتێکەکەنەوە بەڕووی زمانی کوردیات هەوکو ئاشنای بابەتە پزیشکیەکان بێ و بۆ من کاتێکم کتێبم وەرگێڕاوە بە ئارەزوو بە خولای ئەوە کردومە کە بە گژی ئەو دیدەنا تەندروستیا بچینەوە کە پیان وایە وەرگێڕانی بابەتە پزیشکیان بۆ سەر زمانی کوردی کارێکی هەڵە و نابەجێیە من لە نمونەیەکەوە دەست پێکەم کە سەدەی 19 میزانی کاتێک نالی شعری نووسی و ڕقنەوەیان لێگرتووە کە تۆ چۆن بە زمانی کوردی شعرە نووسی زمانی کوردی لەو توانایانە کە شعری پێ بنووسرێت نالی بە شعر وەڵامیانە دەتەوە پیانەڵات تەبعی شەکرباری من کوردی ئەگەر ئینشاءەکە ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن واکە لێرەیان نالی ئەومان بۆ شیەکاتەوە کە گرنگی نووسینی شعر بۆ من لەوەیە دەرەکەوێت کە زمانێکی دانەمەزرا و ئەزمون نەکرا و تاقی بکەمەوە نەک زمانێک کە زمانی عەرەبی و فارسی و تورکیە کە من پێشتر تاقیم کردوەوە بەکارم هێناوە لێرەوە نالی دەواازەیەک بەڕووی نووسەرانی دوای خۆ و شاعرانی دوای خۆیان کاتەوە تاوەکو بە زمانی کوردی و بە زمانی شیرینی کوردی بنووسن وەکو ئێستا ئەبینین نالی یەکێکە لە گەورەترین ڕابەرەکانی ڕوتی شعر لە بواری ئەدەبا بۆیە من پێم وایە ئەم کتێبانەش ئەبنە هۆکارێک بۆ کردنەوەی دەواازەیەکی نوێ بەڕووی وەرگێڕانی بابەتە پزیشکەکانە کە پێشتر کاریان لەسەر نەکرا و ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی شۆڕشێکی فەرهەنگی و کولتوری و ڕۆشنبیری لە وڵاتی ئێمەیە کە گرنگە ڕەچاویان بکەین دەست خۆش بێ سپاس بێگومانەمانە هەمووی کاری گرنگن هەم بۆ ئەوەی کە بتوانین ئێمە هۆشیاریمان هەبێ لەسەر هەردوو بابەتەکە وەکو خۆراک و دەرمانیش کە ئێمە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ ئەو ئەمانە چەندین بابەت تایە ورد بۆتەوە کە بۆچی ئێمە ئەخۆین بۆچی وزە وەرەگرین بۆچی پرۆتین وەرەگرین بۆچی خواردن ئەبێ بەشێک لە ژیانمان کە ڕۆژانەی پێبەڕێکەین وە لە دەرمانیشا مێژوەکەی لەکوێ هاتووە دوای ئەوە بۆچی بەکاریا تا چێتە مادە هۆشبەرەکانی شۆ تەنانەت لەوانێ کە مێسا گرفتێکی جیهانی زۆر گەورە بێت مامۆستا من بێمە لای بەڕێزت یعنی بۆ نمونە کاگەژان توانیوێتی ئەم دوو کتێبە وەرجێڕێ باسێکی وەرجێڕ بکەین بۆ تایبەتی باسی زمانمان کرد وەرجێڕ کۆمەڵە تایبەتمەندی هەیە ئەبێ کە لە زمانی دایکی خۆی و لە زمانێکی بەرامبەری کە کتێبە وەرەجێڕێ زمانێکی پاراوی باشی هەبێ کار لەسەر وشە سازی بکاتکە یەکێ لە بنەما سەرکیەکانی دەستگایەکی وەکو ئۆکسفۆرد کارکردن لەسەر وشە سازی ساڵانەش کار لەسەر ئەم بابەتە ئەکا ئەم کتێبانە کە وەرەجێڕێن بۆ سەر زمانی کوردی تا چەند گرنگە وەرجێڕ زۆر بەوردیەوە هەم لە ڕووی ئەوەی کە زانیاریەکان بە ئێماگەێنێ هەم لە ڕووی ئەوەشەوە کە ئەم کتێبانە ببنە دەرفەتێک بۆ خوێنەر بەلای خۆیان ڕاکێشێ و وشەی کوردی وشەی پارە و بەکار بهێنرێ دیارە وەرجێڕ لە ڕاستیە دەورێکی زۆر سەرەکی ئەگێڕێ لە ئاشناکردنی کەلتورەکان بە یەکتری جیهانبینیەکان لە نێوان یەکتریا واتایەکی تر لە ڕاستیە جۆرێکە لە کاری باڵوێزی جۆرێکە لە کاری بەرەمهێنانێکی هزری لە ناو زمانەکەی خۆتە بۆیە لە ڕاستیە کاری وەرجێڕ کاری تەنیا گواستنەوەی دەقێک نییە بەڵکو کاری گواستنەوەی کۆمەڵێک ئایدیا و بیری نوێیە کە تۆ زمانەکەی خۆت ڕەنگە بەرکەوت و دەرکەوتی پێ نەکرده بێت لە ڕێگەی ئەو وەرگێڕانانەوە زمانەکەی تۆ ئەچێتە ناو ئەو جیهان بینیە جیاوازانەوە کە پێشتر نەچووە
ئێمە لە دەستگای جەمال عیرفان کە ئەم پرۆژەیە با بڵێن پرۆژەی وەرگێڕانی زنجیرە کتێبی پێشەکیە کورتەکانی ئۆکسفۆردە کە زیاتر لە 800 کتێب تا ئێستا نووسراوە و دامەزراوەیەکی وەکو ئۆکسفۆرد چاپی ئەکات بیرمان لەوە کردەوە کە بیان هێنینە ناو زمانی کوردیەوە و زمانی کوردیش لە پاڵ ئەو زیاتر لە 25 زمانەی کە ئەم کتێبانەی بۆ وەرگێڕاوە ببێتە یەکێک لە زمانەکان و بۆ ئەمەش لەگەڵ کۆمەڵێک وەرگێڕی زۆراکە ئەتوانم بڵێم زیاتر لە 25 وەرگێڕ بەشداریان هەیە لە ئەم پرۆژەیە ئەتوانم بڵم لە ماوەی کە ئێستا نزیکەی 100 کتێبمان وەرگێڕاوە لەم 800 کتێبە ئەتوانم بڵم زمانی کوردی جۆرێک لە ئاوەدانی بەخۆ بینیوە لە ڕێگەی ئەم وەرگێڕانانەوە لەبەرەوەی لە کایە و بواری زۆر جیاوازدا ئەم کتێبانە نووسراون لە تیرۆرەوە بۆ دەرمان لە دەرمانەوە بۆ فەلسەفە لە فەلسەفەوە بۆ گەردووناسی لە گەردووناسیەوە بۆ کای کۆمەڵناسی و ئەدەبیات و هەموو ئەو کایانەی کە مرۆڤی سەردەم پێویستی پێیەتی لەناو ئەم زنجیرەیە ئامادەگی هەیە و بەشێکی زۆریش سەرنجی و فۆکەسی ئێمە لەسەرەوە بۆ کە چۆن بتوانین زمانی کوردی کە جۆرێک لە هەژاری هەیە لە هەندێک لەو کایانە چۆن دەرگایەک ئاوەڵاکەین بۆ ئەوەی کە بتوانین هەندێک لەو ئایدیان نوێیانە بهێنینە ناو زمانی کوردی چونکە بەرکەوتنی زمانی کوردی لەگەڵ ئەو کایە جیاوازانەی کە ئێستا حەزوری هەیە هەر لەو کتێبی خۆراک و دەرمانەوە کە ئەمە کایەیەکی نوێیە بە نسبەت زمانی کوردیەوە جۆرێک لە ڕیسکە لە ڕاستیا تۆ زمانەکەی تۆ لەگەڵ زمانێکی تر ئایدیای زمانێکی تر کەلتوری وەگەڵە شارستانیەتێکی تر بەرکەوتنی پێەکەی بۆیە ئەو وەرگێڕانانە لە ڕاستیا خزمەتێکی گەورە ئەکەن و خودی وەرگێڕەکانیش ئەتوانم بڵێم جۆرێکن لە کاری پاڵەوانانە کە شانیان ناوەتە بەر هەندێک لەو تێکستانە کە زمانی کوردی پێشتر بەرکەوتنی بووینە بۆیە بەگشتی پرۆسی وەرگێڕان پرۆسەیەکی ئارامە لەسەر خۆیە و پێویستی بەوەیە بەرپرسیارەتێکی گەورە لەلایەن وەرگێڕ و دەستگاکە و کۆی ئەو کەسانی کە ڕۆڵیان هەیە لە بڵاوکردنەوەی ئەو تێکستەیە بە زمانی دووهەم کە زمانی مەبەستە بۆیە گوازیتەوە پێویستەکان بە هۆشیاریەکەەوە بۆ ئەوەی کە ئەو باگراوندە خزمەت و مەبەستەی کە لە پشت وەرگێڕانەوەکەوە هەیە بتوانێت بە باشی بیگەێنێت سەر باشە کاکەژان باون بێمە سەر کتێبی خۆراکێکە لە باشەکانی کتێبی خۆراک کە لەسەر ئەوەی ئەڵێت چەند ئەو بەڵگانە کۆ دەکەینەوە کە بەرنامەی خۆراک و تەندروستی پێکەوە گرێ ئەدەن ئەتوانین بڵێن خوێنەر کاتێککە ئەم بەشەی ئەم پەرتوکە ئەخوێنێتەوە لە دواییدا ئەتوانێت خۆی خۆراکێکی تەندروست بۆ خۆی هەڵبژێرێت بەڵێ بێگومان لە سەرەتاوە کاتێک نووسەر باس لە بابەتە جیاوازەکانی خۆراکەکات بە شێوازێکی سیستەماتیک واتە نووسینی کتێبەکان نووسەر هەوڵیداوە لە سەرەتاوە بە پاشخانێکی معریفی لە لای خوێنەر دروست بکات کاتێک کە باسی کتێبی خۆراکەکان لە سەرەتاکانە باس لە گرنگی پرۆتین گرنگی ئەو خۆراکاناکە کە ئێمە پێویستە لە بەرنامەی خۆراکی ڕۆژانەمانە وەریان بگرین تاوەکو تەندروستێکی باشمانەوێت پاشان دێتە سەر ئەو بەڵگە زانستیانی کە هەوڵەدەن بابەتی خۆراک و بەرنامەی تەندروستی ڕۆژانەمان پێکەوە گرێ بدەن نووسەر بە کۆمەڵێک مەسەلەی جیاواز باسەکات لە مەسەلەی ڤیتامینەکانەوە کە ئایا ئەم ڤیتامینانە چۆن لە لەشا کارەکەن چۆن پێویستن بۆ مانەوەی ئینسان و بەردەوامیدان بەژیان پاشان لە لایەکی ترەوە نووسەر باز لە پێویستیەکانی ئەو یاریزانانی کە لە بواری لە جوانیان باز لەواکە کە ئایا وەرگرتنی پرۆتینەکان مەسەلەیەکی ئاساییە یان نە ئایا وەرگرتنی هۆرمۆنەکان ئایا کۆمەڵێک خۆراکەیە کۆمەڵێک مادە هەیە کە وەرزشوانەکان سوودی لە وەرەگرن بۆ بنیادنانی لەشان ئایا ئەم مادانە کاریگەریەکی ئەوتۆیان هەیە بۆ بنیادنانی لە ژیانە ئایا چ کاریگەریەکی لاوەکیان هەیە دەستە خۆش بێ ئەمە کتێبی دووەمیشیان کتێبێکە لە سەر دەرمان ئەو ئێستا هاوکارانم ئەوانەی کە خۆراک بشانێن دواتریش من مامۆستا پێم خۆشە لەسەر ئەوەی کە لەم زنجیرە کتێبانەی ئۆکسفۆردا باسیەوەکە کە کورت و پوخت یعنی ئێمە گەورەترین کێشە لای زۆربەی خوێنەرەکانمان ئەوانەی کە
یانێ ئارەزومەندی خوێندنن ئەو کتێبە گەورانیان کە بەرچاوکە ترسێکیان لێ نیشە بۆ خوێندنەوە بەڵام تۆ کتێبێک بتانی هەم کورت پێ هەم پوخت بێت و پڕیش بێ لە زانیاری ئەمە تا چەند واکە کە لە نێو کتێبخانەکانە ئەمانە زیاتر لای خوێنە گرنگی هەبێ و زیاتریش بتوانن زانیاریەکان وەربگرن ینی بۆ نمونە ئەمە بۆ خۆی زانستە ینی ئێمە وەک من هاوڵاتیەکی سادە لەوانەیە لە ڕووی پزیشکیەوە نەزانم دەرمان چییە مێژووی دەرمان چییە کاگەژان تۆ لێرەیە بۆ من شیت کردوێتەوە من شارەزایی مەبێ لەسەری ئیتر دەست نابم بۆ سەلاجەکە دەرمانیەکی کە بەکارم بۆ نمونە ئەمانە تا چەند گرنگە بە شێوازێکی ئەکادمی کورت و پوخت بێت کە خۆی ئاماژەی بەوەیەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم زنجیرەیە ئەو کورتی پوختیە کە بەڕێزە ئاماژت پێدا کورتی پوختی لە ڕاستیا بریتی نیە لە لاوازکردن و کەمکردنەوەی کوالێتی نووسین بەڵکو بریتێ لە سەرنجوردی و وردبینی لە بەرنامەداری لە نووسینەکەیە بۆیە ئۆکسفۆرد لە ڕاستیە دامەزراوەیەک نییە لە خۆ و هەڕەمەکی ینی کار بکات ئەزانێ مرۆڤی سەردەم کاتەکانی کەم بۆتەوە و جەنجاڵی ڕۆژگار وای کردووە کە مرۆڤ فریای زۆر شت نەکەوێ بۆیە پێویستی بەوەیە بە کەمترین کات کەمترین ژمارەی لاپەڕا زۆرترین ئایدیا ببەخشێت بۆیە پەنای بردوۆتە بەر پرۆفیسۆری زۆر لێ هاتوو بلیمەت بۆ ئەوەی کە هەر یەکێک لەو بابەتانی هەڵی ئەبژێرێ کەسانێک بینوسێت کە ئەو بابەتە لە ناو جیهان بینیە بە شێوازێکی ڕۆشن ئامادەگی هەبێت و بتوانێت لە کەمترین ماوەی زمانیە ئایدیا و پەیامەکەی بگەێنێ وە خاڵێکی تر لەناو ئەم کتێبانەیە کە ئامادەی هەیە بە گشتی بیرکردنەوەی سەردەمە یاخود تازەترین تیۆرەکان و ئایدیاکانە لەبارەی هەر یەکێک لەو بابەتانە کە ئەخرێتە ڕوو ئەمە جگەلەوەی بەکارهێنانی وێنە لە تەواوی کتێبەکانە وێنە حەزوری هەیە کە جارێکی تر گەیاندنی پەیامەکان هەل لە ڕێگەی نووسینەوە نیە بەڵکو لە ڕێگەی وێنەوەیە ئەمە جگە لەو هەمە ڕەنگەی کە لە کۆی گشتی کارەکانیانە هەیە بۆیە بە گشتی کۆی کتێبەکان جۆرە چنینێکی بەرنامە ڕێژیەکی جوان و ورد و زانستیانەی لە خۆ گرتووە لە باری هونەریەوە لە باری هزریەوە و جگەلەوەش لە باری بەرنامە ڕێژی بۆ ڕیزبندکردنی بابەتەکان بەپێی گرنگی و پێویستیە زۆر باشە مامۆستا هەرم جگەلەوەی کە ئەم جۆرە کتێبانە کە خوێنەر لەوەی کە بتوانێن بیخوێنەوە بۆی کە سوودێکی تەندروستی هەبێت تا چەند گرنگە بۆ ئەو خوێندکارانەشی کە ئێستا لە بەشە پزیشکەکان ئەخوێنن جاهر بەشێکی پزیشکی بێت بۆ ئەوی بتوانن زانیاریەکانی خۆیان زیاتر دەوڵەمەندتر بکەن. بەڵێ دیار ئەم کتێبانە زۆر گرنگن گرنگیەکەشیان بەڕاستی زۆرترینی پەیوەندە بەوەی کە بە زمانی کوردی وەرگێڕاون و ئەمە دەواازەیە گەکاتەوە بۆ ئەوەی کە ئایندەی زمانی کوردی ئایندەیەکی دابڕاو نەبێت لە زانست زمانی کوردی لە ناو بوارە و کایە جیاوازەکانی بە تایبەت ئەدەبیات و کۆمەڵناسی خۆشبەختانە ئێستا ڕاگەیاندن و میدیا کاری زۆری کردووە و کەرەستە و فەرهەنگێکی دەوڵەمەنی هەیە بەڵام لە کایە پزیشکیەکەیە کە من خۆم مامۆستای کوردۆلۆجیم لە کۆلێجی زانست وانە بە بەشە زانستیەکان ئەڵێمەوە ئاگادارم کە زمانی کوردی هەژاریەکی پێوە دیارە لە کارنەکردن لەم کایە پزیشکی و زانستیانەیە بۆیە بۆ دەوڵەمەندکردنی زمانی کوردی ئەمە پێویستمان لە ڕاستیایەکێک لەو شتانە پێویستمان بە وەرگێڕانەوە لە ڕێگەی دواتر توێژینەوە نووسین بە زمانی دایکە زمانی کوردیش ببێتە ئەو زمانەی تۆ ئەتوانیت لە کایی زانستیا بیری پێ بکەیتەوە نەک تەنیا بیری پێ بگوازیتەوە بەڵکو بیرکردنەوەی داهێنەرانە شەهەبێت لە کایی زانستی بە زمانی کوردی ئەم کتێبانە دەواازەیەکی باشەکەنەوە و خوێندکارەکانمان یەکەم ئەتوانین بڵێن نەوەی ناو ئەو ڕێگەیەن کە ئێمە بۆ ئایندەی زانست و زمانی کوردی پێویستمان بەوەیە کە ئاشنایم بکەین بە زمانێکی دەوڵەمەندی کوردی زانستیانە کە
ئەم زمانە لە ڕاستیە بەردەوام خوێندکارەکانم و پرسیاراکەن کە زمانی کوردی زمانێکی هەژارە ناتوانێت لە ڕاستیە زمانی کوردی هەژار نییە و هیچ زمانێک هەژار نییە بەڵکو هەژاری ئێمەیە کە ناتوانین لە ناو کایە زانستیەکانە زمانی کوردیش پەروەردە بکەین بۆ ئەوەی کە بتوانێت بیری پێ بکاتەوە بۆ چوونی من ئەم کتێبانە وە ئەو مامۆستایانش کە لە کایە زانستیەکانە بە زمانی کوردی ئەنووسن خزمەتێکی ئێجگار گەورە ئەکەن چونکە زمانی ئینگلیزی و بەشێکی زۆر لەو زمانە ئەوروپیانە لە ڕاستیە بای ئەوەندەوە گەڵە کەرەسە و دەستەواژەی ئامادەیان هەیە کە ڕەنگە زۆر بوێرانە نەبێت کارکردن بە زمانی ئینگلیزی و عەربی بەڵام بەڕاستی کارێکی بوێرانەیە تۆ لە ناو زمانی کوردیە بیرکردنەوەی زانستیدا بهێنی و بەرهەمبێنی. کاکەژان لە کتێبی دەرمانەوەی سەرنجی منی ڕاکێشا لەگەڵ ئەوەی کە چۆن لە مێژووی دەرمانەوە چۆن دەرمان بەکارێنیت و چۆن ئەتوانین ئێمە وەکو چارەسەرێک پێویست بەکاری بێنین بەڵام تا خۆراشێکی تەندروستمانە بێ دوورکەینەوە لە دەرماڵە باشتر ئەوەیە کە خۆت بپارێزی بۆی پێویستی بە دەرمانە بێ بابەتێکی کێیە کە ئێستا هەموو گیان بەدەستیەوە ناڵێنێ مادە هۆشبەرەکان لەم کتێبە چۆن نووسەر ئاماژەی پیاوە وە ئامانجی چی بووە لە ڕێگەی ئەم بابەتەوە ئەم بابەتەش بوروژێنێت چ پەیوەست بووە بە دەرمانەوە پێمان خۆشە باسی لە کتێبی دەرمانە لە سەرەتایە نووسەر باسی مێژووی سەرهەڵدانی مادە هۆشبەرەکانەکات لە من لە وەک لە پێشێکێکەشا باسم کردووە چەند هەڵە تێگەشتێکەیە لەباری مادە هۆشبەرەکانەوەتە کاتێک گەوتێت مادە هۆشبەرەکان خوێنەری کورد تاکی کورد بە هەڵەتی ئەگات کەوترێت مادە هۆشبەرەکانی وەکو کوهول و نیکۆتین زۆرینەی کۆمەڵگەی کوردی بە مادەی هۆشبەر لە قەڵەمیان نادە چکە پێی وایە مادە هۆشبەرەکان تەنها ئەوانن کە سزای یاساییان بۆ دەنەوە نەخێر مادەکانی وەکو کوهول وەکو نیکۆتین وەکو ئەمفیتامین وەکو تلیاگ وەکو حەشیش وەکو کۆکاین و هەموو ئەو مادانی کە گۆڕان کادری بەسەر هزر و ئاگامەندی مرۆڤایانن بە مادە هۆشبەرەکان لە قەڵەمە دێن بەڵام چەمکی مادە هۆشبەرەکان لە کۆمەڵگەی کوردەوارەیە زیاتر بەسەر ئەو چەمکانەیە سەپاوە بەسەر ئەو مادانەیە سەپاوە کە لە ڕووی یاساییەوە گرفتیانەیە بۆ بەکارهێنان و کۆمەڵێک سزای یاساییان لەسەرە نووسەر لە سەرەتایە باس لە سەرهەڵدانی مادە هۆشبەرەکانی وەکو هیرۆین و وەکو تلیاک و وەکو حەشیش و جۆرە جیاوازەکانی ترەکات هاوتەری لەگەڵ باسکردنی ئەو گۆڕانکاریانەی بەسەر بەکارهێنانەکانیان هاتوواتە ئاشکرایە مادەیەکی وەکو کۆکاین سەرەتا وەکو هۆکارێکی پزیشکی بەکار هاتووە بۆ سڕکردن مادەی وەکو حەشیش مادەیەکی وەکو تلیاک هەمویان بەکارهێنانی پزیشکیانە بووە بەڵام ئاشکرایە لە ئێستا ئێمە ئەبینین فۆرمەکەیان گۆڕاوە بۆ بەکارهێنانێکی نادروست و هەڵەکە لە کۆمەلگای ئەبینرێت پاشان لە بەشی چوارەمی کتێبەکە نووسەر باز لە میکانیزمی کارکردنی مادە هۆشبەرەکانە واتە تەنها لەوەیان نەماوەتەوە کە باز لە مێژووی سەرهەڵدانی مادە هۆشبەرەکان بکات کە چۆن لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتەوە گوازراوەوە بۆ ڕۆژئاوایان ڕۆژئاوا بۆ ڕۆژهەڵات نووسەر باز لە کارکردنی مادە هۆشبەرەکانەکە لەسەر سیستەمی دەمارە گوێزەرەوەکانی دەماغ کە ئایا ئەم مادەیە کاریگەریە کاتە سەر چ دەمارە گوێزەرەوەیەک ئایا کاریگەریە کاتە سەر دۆپامین سەر سیرۆتۆنین چۆن وا ئەکات تەرکیزی ئینسان زیاد بێ ئایا ئەگەر مادە هۆشبەرەکە مادەیەکی وریاکەرەوەی یان مادەیەکی هێورکەرەوەی وەکو کوهول پاشان باز لەوە کات کە چۆن کۆمەڵگە ڕۆژئاوایەکان بەدەست بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و تووشی کۆمەڵە گرفتی جۆر بە جۆر بوون لە بەکارهێنانە لە ناو کۆمەڵگەیە لە ناو شوێنە گشتیەکانە کە لە کۆمەڵێک وڵات قەدەغە کراوە پاشان نووسەر باز لەوە کات کە چۆن یاسا و دەرمان پێکەوە ئەبەسترێتەوە لە وڵاتانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی باش لەو گرفتاناکات کە تووشی بووین لە بەڕێوەبردننی یاساکانە واتە و پێی وایە جۆرێک لە هەڵە ڕوویداوە لە بەڕێوەبردننی یاساکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانن چونکە کۆمەڵگە ڕۆژئاوایەکان و کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانی بەردەوام لە هەوڵی یارمەتیدانی بەکارهێنانی مادە هۆشبەرەکاننی بەڵکو لە هەوڵی ئەوەیان کە دەستگیریان بکەن و بیان کەنە سوچێکی زیندانەوە بەڵام ئێمە چۆن بتوانین هاوکاریان بین کە دوور بکەونەوە لە مادە هۆشبەرانە یان باسکردنیەوەی کە خودی مادەیەکی وەکو حەشیش بە بەراورد بە تلیاک و مادەکانی تر بەکارهێنانێکی تا ڕادەیەک زیاتری هەیە بەڵام و پێی وایە نووسەر کە مادەی حەشیش کاریگەریەکی زۆر ترسناکی نییە بە بەراورد بە مادەکانی وەکو کۆکاین و تلیاک بۆیە پێویستە لە ڕووی یاساییەوە تا ڕادەیەک مامەڵەکەی ئاسانتر بکرێت و بێنێتە ئاستی نیکۆتین و کوهولەوە کە پێی وایە بەم جۆرە توانی هاوکاری بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان بکەن و پاشانیش دامەزراندنی ئەو ناوەندانی کە لە ئێستا لە وڵاتە ڕۆژئاوایەکانە بوونیان هەیە بۆ ئاڵوگۆڕکردنی دەرزی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان تاوەکو ڕوبە
ڕووی گرفت نەبنەوە لە توژبوون بە کۆمەڵێک لە نەخۆشیەکانی جوگەر و ئەو نەخۆشیانی پێوەستن بە بەکارهێنانی دەرزی پیسبوو لە کۆمەڵگەیە. لە کۆتاییشا من ئەمەیە جەخت بکەمەوە لەوەی کە وەرگێڕانی ئەم کتێبانە وەرگێڕانی کتێبی دەرمان و خۆراک تەنها هەوڵێکی گشتگیر و ئەتوانم بڵێم تاکە کەسیشە کە من کردومە بۆ ئەوەی بەگژی ئەو دیدەنادە تەندروستەیە بچینەوە کە پێیان وایە وەرگێڕانی بابەتی پزیشکی کارێکی هەڵەیە. ئەوەی ئێمە خۆمانین کە زمانێکی خۆمان بەرەو پێشە بین، خۆمانین کە گەر لە زمانی خۆمان تێنەگەین ناتوانین لە زمانەکانی تر تێبگەین. بۆیە لێرەوە هەوڵ بدەین کە دەواازەیەک بەڕووی وەرگێڕانی بابەتەکانە بکەینە و بیکەینە خاڵێکی وەرچەرخان کە پێم وایە ئەم هەوڵانە لە 100 ساڵی داهاتووە چۆن نالی ئێستا باسەکرێت لە 100 ساڵی داهاتوو ئەم هەوڵانەش باسەکرێن کە دەواازەیەکیان کردێتەوە بەڕووی بابەتە پزیشکیەکانە و باس لە تیۆری کارکردنی مادە هۆشبەرەکان و دەرمانە پزیشکیەکانەکەن لە لەشی ئینسانە. دەستە خۆش بێمە دوو بابەتی زۆر گرنگن و مامۆستا ئاماژەی بەوەیە کە ئەمانە زنجیرە کتێبێکن و ژمارەیان زۆرە. منۆکو دوایین پرسیار بۆ تۆ مامۆستا، ئێوە بەردەوام هەوڵێن کە بۆ نمونە کۆمەڵێ بابەتی تر لەو بابەتانەی کە ئۆکسفۆرد هەڵی بژاردووە، ینی بتەنانەت بابەتی مێژووی تیا لە سکراتەوە بۆ مۆدێرن و پۆست مۆدێرنیش، ینی ئەمانە بۆ هەمبوونەوەی داهاتوو دەتوانین ئێمە سوودی لێ بینین. هەوڵە درێ بۆی کە کۆمەڵێک لەو بابەتانەی تریش بۆ سەر زمانی کوردی وەربگێڕێ. بەڵێ بەردەوامە ئەم زنجیرەیەوە وەک گوتم تا ئێستا 100 کتێبی ئامادەیە و کارکردنەکە پرۆژەکە بەردەوامە و من ئەتوانم شتێکی تریژی زافەکەم هەر لەگەڵ هەواڵی بەردەوامیەکەی کە لەم زنجیرە ئێمە کۆمەڵێک گەنج و لاو کۆمەڵێک دەنگی نوێیەکە ڕەنگە یەکەم ئەزمونیان بێ وەکو کاکە هەژان کە یەکێکە لەوانە یەکەم ئەزمونێتی لە بواری وەرگێڕانەوە خوێندکاری خۆم بۆ جۆرێک لە متمانەی زانستیانم پێی هەبووە کە هاتوۆتە ناوەوە و لە پاڵیا لە بواری پزیشکی دداندا ئێستا دوو خوێندکاری ترم لە پزیشکی ددان بە هەمان شێوە خەریکی وەرگێڕان و لە بواری فیزیا و زانستیەکانی ترا دیسان بەشداریکردنی ئەو گەنجانە دیسانەوە هەر جۆرێک لە نوێخوازی بە پرۆژە کە ئایا ئەمە جگەل لەوەی من خۆم هەر لە ناو کایەی زانکۆیە بەردەوام هەوڵم ماوە لە ڕاستیات ئەوە ئێستا دوو کتێبمان کتێبێک کە لە کاتی کۆرۆناکەیە وەرگێڕانمان بۆ کرد بۆ کوردی، ئێستاش کتێبێکتر هەر نزیکەی 16 خوێندکاری زانکۆی سلێمانیە خەریکی وەرگێڕانی. بۆیە بەگشتی جۆرێک لە هێنانی دەنگوینەیە لە ناو ئەم بیرکردنەوە نوێیانەی ناو زنجیرەی ئۆکسفۆردە هەوڵێک بووە کە بتوانین سوود لەو وزە نووسوانەی نووسوە ئامادانەی ناو کۆمەڵگای کوردی و زانکۆی کوردی و کای جیاوازەکانی کوردی ببینین تاوەکو بەرجەستە و بەرکەوتەی بکەین لەگەڵ بیرکردنەوەی نوێیە. دەستان خۆش بەهیوای ئەوەی کە بەردەوام بن لەم کارەتان ئەمە زۆر بۆ ئێمە گرنگە هەمووەکو کتێبخانەی کوردیش پێویستمان بەم بابەتەی و لە ڕووی ئەکادمیشەوە تۆیەوە بتوانن وەکو مامۆستا خوێندکار وەکو تیمێک کار بکەن لەسەر و بابەتانە ئەمە بۆ خۆی زیاتر کارەکە زیاتر دەوڵەمەندەکە. دووبارە سپاس بە ئامادەبوون.